بەڵێ لەسەر دۆخی عێراق و بربەستەکانی بەردەم کارەکانی سوودانی گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز شاهۆ قەرەداخی شرۆڤەکاری سیاسی کە لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە. بەڕێز شاهۆ بەخێر هاتی، سوپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. زۆر خوێندنەوەی جیاواز کراوە بۆ کابینەکەی سوودانی بۆ ئەو بربەستانی کە دێنە بەردەمی. بزانم بە خوێندنەوەی تۆ، تێڕوانینی تۆ، چ بربەستێک دەبینن لە بەردەم کارەکانی سوودانی چکەوک و باز دەکرێت دەوترێ ئەستەمە کارەکانی؟ سرەتام کاتتان باش. بێگومان حکوومەتی سوودانی کە لە ڕێگەی سەیری باگراوندی کەسایەتی سوودانی بکەین، باگراوندی ئەو کەسانە بکەین کە پاڵپشتیەکەن، باگراوندی هەلومەرجی عێراق بکەین، ئێستا بینین یعنی کۆمەڵێک لە تەحەدیات، کۆمەڵێک لە ئەستەم هەیە ڕێگری دەکات لەوەی بەرنامە وەزارەتێکی بتوانێت وەکو خۆی تەطبیقی کات. یعنی ئێستا ئەو بەرنامە وەزاریە لە ڕووی ئەو خاڵانەی تایەتی بەرەنگاربوونەوەی گەندەڵی، هەروەها بەدواداچوونی کەیسە مەترسیدارەکان، هەروەها نەهێشتنی چەک لە دەرەوەی دەوڵات بکە مەلەفی میلیشیاکانە. ئایا سوودانی ئەتوانێت کە لەلایەن ئەو لایەنانەوە پاڵپشتیەکرێت کە هەمویان چەکیان هەیە و میلیشیان هەیە، بە تایبەتی نوری مالکی قەیس خەزعەلی کە ڕازینین ئەو چەکە تەسلیم بە دەوڵەت بکەن، ڕازینین ئەو چەکە ڕادەستی دەوڵەت بکەن، ئایا ئەتوانێت ڕوبەڕووی ئەم لایەنانە بێتەوە؟ بێگومان بەڵام سوودانی هەڵبژێراوی خۆیانە، هەڵبژێراوی خۆیانە. بێگومان سوودانی ناتوانێت ڕوبەڕووی ئەم لایەنانە بێتەوە کە خۆیان هەڵیان بژاردووە. لەبەر ئەوە من بەڕای من ناتوانێت بەرنامە وەزارەکەی وەکو خۆی تطبیق بکات، وەکو خۆی تەنفیز بکات. لەبەر ئەوەی هەم لە کەیسی چەک و میلیشیاکان، هەم لە کەیسی گەندەڵیە کە ئێستا لە سەرەتای هاتنی سوودانی کەیسێکمان هەیە کە زۆر مەترسیدارە، دیارنەمانی یان دزینی 2.5 ملیار دۆلاری ئەمریکی. ئەم کەیسە ئێستا ئیمتیحانێکی یعنی سەرەکیە بۆ محەممەد شیع سوودانی. ئایا توانێت بەرەنگاری گەندەڵی بێتەوە و ڕێگەێنێ کێ لە پشتی ئەم کەیسەوەیە؟ بەڵام سوودانی زۆر بە متمانەوە باسی کابینەکەی کات، باسی ئەو ڕوبەڕووبوونەوەیە کات. کاک شاهۆ، بێگومان ئەم لە هەموو سەرەتای هەموو سەرۆکایەتیەکە، یعنی ئێمە بگەڕێنەوە بۆ دواوە بۆ فترەی مالکی 2006 شعارات و لێدوانەکانی مالکی ئەوە بوو کە دەوڵەتێکی بەهێز، دەوڵەتێکی یعنی سەقامگیر، هەروەها نەهێشتنی گەندەڵی. لە سەردەمی عەبادیە هەموو قسەکان کرایەوە. لە سەردەمی عادل عەبدولمەهدیە لیژنەیەکی دروست کرد، هەیئە یەکەیەک بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی. بینیمان دیسان هاتەوە. لە عێراق کێشە لە گۆڕینی سەرۆکوەزیرانە نییە، کێشە لە سیستەمەکەی هەیە. ئەم حیزبانەی کە حکومەت پێکەن بەتایبەتی لایەنە شیعەکان وەکو شتێک سەیری دەوڵەتەکەن کە بتوانن لە کەمترین ماوەیە زۆرترین دەستکەوتیان هەبێت، نەک بۆ دوورمەودا ئیش بکەن. باش، باسی لایەنی شیعیت کرد. ئەبینین ئەم جارە شیعەکان بە تەواتی لێک ترازان لە عێراقدا. ئەمە کاریگەری نابێت بۆ ئەوەی کە پاڵپشتێکی زیاتری سوودانی بکرێت لەلایەن چوارچێوەی هەماهەنگیەوە کە خۆیان کاندیدیان کردووە؟ بێگومان ئەیانەوێت پەیامێ بن بە سەدر کە ئەگەر تۆش بەشداری نەکەی لە حکومەت، ئێمە ئەتوانین حکومەتەکە بە سەرکەوتووی بیاڵینەوە. بەڵام لە بەڕای من لە ئەزمموی ئەو لایەنانە کە پێشتر پشتیوانی عادل عەبدولمەهدییان کرد، پێشتر خۆیان نوری مالیکیانە بۆ 8 ساڵمان تاقی کردەوە. یعنی ئەگەر بگەڕێنەوە حتا بۆ ئەو وعدانەی کە ئەیرا بە کورد لە 2010 بینیمان مالیکی دوای 2 ساڵ ئەو هێزی کۆکردەوە دژی کوردستان. یعنی ئەم لایەنانە ئەو شعارانەی کە ئەیان ئێستا سوودانی مەجموعە پەیامی یاوە بە سونە و بە کوردوایە بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکان. من لە ئێستا متمانەم نییە بەوەی کە سوودانی بتوانێت لەسەر قسەی خۆی بێ و ئەو متمانانە بەرێتە سەر، لەبەر ئەوەی پستان و زوغوتاتێکی زۆری لەسەر لەو لایەنە شیعیانەوە نایڵن بە دەستێکی کراوە ئیش بکە. ئەگەر سوودانیش نیەتێکی پاکی هەبێ بیاوێ بە تەواوی گۆڕانکاری بکات، ئەوە چەندها بربەستیانە بەردەمی نایڵن ئەمیشانە بکات. لەوانە مەسەلەن ئەو ئەطرافانی ئەو میلیشیانی کە خاڵە سنوورەکانیان بەدەسەوەی لە ئەنبار، لە محافەزەی ئەنبار، لە دیالە شاریان بەدەسەوە جورفە سەخر کە مەلەفێکە تا ئێستا چارەسەر نەکراوە، ناتوانێت چارەسەری کات، چونکە لە دەرەوەی سەلاحیەتی ئەو دەسەڵاتی ئەوە مەلەفاتی ئەمنی هەیە، کێشەی ئەمنی، کێشەی ناوچە دابڕاوەکان، کێشەی عیلاقە لەگەڵ کوردستانە. طبعا یەکێک لەو مەلەفانی کە سوودانی ئەتوانێت پەیوەندی لە بینی هەرێمی کوردستان و بەغا ئەتوانێت بە شێوەیەکی باشتر چارەسەری کات و هەروەها هەموو ئەو گرفتانی لە 2023 هەیە هەمووی تێپەڕێنێ. بەڵام دیسانەوە ئەڵێم کە ئەم لایەنانە لە ئەزمموی پێشووتریان ئەو پەیمان و وعدانەی کە یاویانە دوایەوە پەشیمان بوونەتەوە، لەبەرەوە متمانەیە دروست نەبووە. زۆر باشە. ئەم کابینەیە وترا کورد بە جیاوازتر سیر کرا، چونکە چاوەڕێکرا بۆی بەشداری ڕاستەقی نەبێت لە کابینەی نوێی حکوومەتی عێراقیدا. و ئەمڕۆژ سەرۆکی حکوومەت لە دیداری میری باز لەوە دەکات، ئەڵێ ئێمە دەمانەوێت لە حکوومەتی عێراقیدا شەریکێکی ڕاستەقی نەبین، نەک بەشدار بین. کەواتە کورد دەتوانێت ئەم جارە شەریکی ڕاستەقی نەبێت؟ بێگومان ئێمە گەر سەیری ئەزمونەکان لە هەر دیۆ بەس بە کورتی بۆم باسکە، هەم کورد خۆی هەم بۆ عێراق. دوو ئەزمونمان هەیە لە عێراق، ئەزمموی کوردستان، هەرێمی کوردستانمان هەیە، ئەزمموی بەغامانەیە. ئەبینین ئەوان لە 1970 ینی بودجەی گشتیان هەیە، بەڵام ئێمە لە 1970 ئەم
ئەزمونە دروست کراوە کەچی ئەوە 1970 هیچ شتێ دیار نییە کەواتە ئەتوانرێ ئەم تەتەوڕ و ئەم پێشکەوتنی ئێرەش نەقڵ بکرێ بۆ ئەوەی ئەگەر ئیرادەیەکی حەقیقی هەبێ لە بەغا ڕازی بێ بەوەی کە بتوانێت بە ئەم ئەزمونە سوودی لێ ببینێ ئایا ئەم ئیرادەیە بوونی هەیە لە بەغا یعنی بەداخەوە بەغا بە عقلێتی بیرەکاتەوە کە ئەترسێ لەوەی کە هەرێمی کوردستان بەهێز بێڵێت چکە ئەوە لەسەر حسابی لاوازبوونی بەغایە ئەبێ ئەو تێڕوانینە تێپەڕێنێ بڵێ بەغایەکی بەهێز هەرێمێکی بەهێز ئەم نیەتە سیاسی ئەگەر دروست بێت لای سوودانی لایم ئیرادە تازەیە ئەوە بێگومان ئەتوانین عێراقێکی سەقامگیر وەکو ئەمڕۆ لە دیدارەکەی عێراقێک بۆ هەمووان کە ئەوە خەونی هەموو عێراقیەکە بەڵام بداخەوە ئەو عقلێتە یعنی ئقسائیە ئەو عقلەتەی کە عێراقی بەڕێوە بردووە لە ساڵانی پێشووترا ئێستا دیسان هاتۆتەوە گەڕاوەتەوە بۆ ئێمە مەترسیمان هەیە و ئێمە ئەترسین دیسان ئەو پەیامانیان بە کوردیش و سونی ژیابێ بە تایبەتی بە کورد بۆی بەشدار بێت لە حکومت پاشان پاشگەز بن لە هەموو پەیامەکانیان ئەمە کێشە سەرەکیەکەیە کە لەگەڵ ئەم ئەطرافانەیە لەگەڵ لایانی ئیطاری تەنسیقی کە ناتوانانی بتماتنەیەکی تەواویان پێ بکەی بەڵام ئەگەر لەسەر قسەی خۆیان بوون بەشداریان بە کورد کردوان ئەوان سوود لە ئەزموونی کوردستانیش وەرگرن یعنی لە ئەوەی کە ئەو پارە زۆرەیی کە ئەڕوات لە جیاتی بڕوا بۆ گەندەڵی بڕوا بۆ خزمەتگوزاری بڕوا بۆ زۆر باش ژێرخانی ئابووری سیاسی سەقامگیری زیاد بکەن ئەمەش امتحانێکی سەرەکیە لە بەردەم حکوومەتی سوودانیە بەڕێز شاهۆ قەرەداخی ژڕۆڤەکاری سیاسی سپاس بۆ خوێندنەوەکانە دەست خۆش.